لە دووری چەندان کیلۆمەتر پێش ئەوەی بگەیتە شاری مەکەی پیرۆز تاوەرێکی گەورەی ڕووناک دێتە بەرچاوان. ئەم تاوەرە کاتژمێری گەورەی مەکەیە، کاتژمێرێک کە تا لەو شارەدا بیت پێویستت بە هیچ کاتژمێرێکی دیکە نابێت. کاتژمێری مەکە لە ساڵی 2008 بە فەرمانی شای سعودیە بڕیاری دروستکردنی دراوە. ئەم کاتژمێرە 601 مەتر لە ڕووی زەویەوە بەرزە و بە گەورەترین کاتژمێری جیهان دەژمێنرێت. ڕوبەری ئەو کاتژمێرە 43 بە 43 مەترە. لە هەر چوالاوە ناوی ئەڵڵای لەسەر دەدرەوشێتەوە. ئەندازیاریانی سەرپەرشتیار بە جۆرێکدا ناوە کە دەتوانرێت بە دووری 13 کیلۆمەتر لە کاتژمێرەکەوە زۆر بە ئاسانی بزانیت کاتژمێر چەندە و لە کاتی بانگیشدا بە دووری 7 کیلۆمەتر دەنگی بانگ دەبیسترێت. سیروان حەمەساڵح ئەندازیارێکی کوردە کە لە دەستپێکی ئەو پرۆژەوە کاری تێدا کردو و بەشداری دروستکردنی بەشێکی زۆری کاتژمێری مەکەی کردووە. ئەو دەڵێت لە ساڵی 2007ەوە کاتێک لە کۆمپانیایەکی ئەڵمانی کاری دەکرد وەکو ئەندازیارێکی لێهات و دەستنیشان کراوە بۆ ئەوەی لەگەڵ ئەو تیمەی کۆمپانیاکە بەشداری دروستکردنی ئەو کاتژمێرەکە. هەرچەنە مەکە بڵێن بە حرەم بەناوبانگ و شتێکی ئیسلامی گەورەیە، بەڵام لە عینی کاتە لەلایەکی ترەوە شانازیە بۆمان کە بۆ بە ڕەمزێک لە سیاحی مەکەیە کە ئەبێ بە یەکەم ئوتێل بە یەکەم بینا بە یەکەم ڕەمز بڵێن لە سعودیە هەمووی یا لەم مەنتیقەیە هەمووی. بۆ منیش وەکو کوردی یەکێ بووم لەو هەموو قەومیاتانەی کە تیا کە بڵێن کە بەشداریمان تیا کرد، بەس بەلامەوە خۆشە لەلایەکەوە کە تاکە کوردم لەو هەموو قەومیاتە بەشداریمان تیا کردبێت. لە دروستکردنی کاتژمێرەکەی مەکە زیاتر لە 21,000 گڵۆپی سەوز و سپی تێدایە کە لە کاتی بانگەکاندا دادەگیرسێن. بارستەی هەر بزوێنێکی دەکاتە 21 تۆن و زانیاری کاتەکان لە 5 کاتژمێری ئەتۆمی یەکجار ورد و پێشکەوت و وەردەگرێت. ساعتەکە لە بەرزی 400 مترەوە دەست پێەکە، ساعتەکە لە بنی ساعتەکە تا ئەگاتە هیلالەکە 200 مترە، یعنی لە ئەرزەکەەوە گە حسابێکی تا سەرەوە هیلالەکە 600 مترەکە 601 مترەکات بەرزەکەیەتی. ساعتەکە خۆی 50 مترە وتمانەگەرۆکو بینا حسابیکەین وابزانام جارێکی تریش باسم کرد ئەکاتە بینایەکی 7 طابق یعنی زۆر زۆرە بەس ساعتەکە 7 طابق وەکو بینایەکی 7 طابق بەرزە بێت. ئەم پرۆژەیە لە 7 تاوەری زۆر بەرز پێک هاتووە کە 11,000 ژوور و شوقەی تێدایە کە لە یەک کاتدا جێگەی 33,000 کەس دەبێتەوە و نزیکەی 250 ئەسانسۆر ئیشی تێدا دەکەن. میلی کاتژمێرەکان ئەمانیش بە گەورەترین میلدا دەنرێن لە جیهاندا، هەریەکەیان 24 متر درێژە. ئەم ساعاتە ساعتێکی احتیاطی نییە، بەڵام حساسترین ساعاتە و دقیقترین ساعاتە لە هەموو عالەمە و مربوطە لاسلکیەن مربوطە بە هەموو سنتەری تەوقیتی عالەمیەوە کە وابزانام 6 سنتەری تەوقیت هەیە لە عالەمە، یەکیان ئەوەی لەندەنە، یەکیان لە یابانە، یەکیان لە فەڕەنسا، یەکیان لە ئوسترالیا، ئەوەی من زانیاریم هەبێت مربوطە بەوانەوە و ساعتەکە قەت پێش و دوا ناکەوە حسابی بۆ کراوە کە لە ماوەی 2000 ساڵە یەک سانیە دوا بکەوێت یا پێش بکەوێت و هەموو سەری ساعتەکە وا پرۆگرام کراوە کە خۆی ئەپدەیت دەکاتەوە ئەگەر پێشکەوتنێ یا دواکەوتنێ بەهۆی باری ئاو هەواوە یا ڕەشەبای سەرەوە لەو بەرزیەوە تاسیری تێ بکات لە سەری ساعتەکانە جارێکی تر چاکێکاتەوە واتە ڕۆژی 24 ساعت 24 جار ئەپدەیتی خۆی کاتەوە ڕێگە بێتەوە. کاتژمێری مەکە لە هەمان کاتدا لە دیوی ناو لە نێو چوارڕوەکەیدا ناوەندێکی دیراساتی فەلەکی تێدایە کە گرنگی دەدات بە هاتوچووی مانگ و ئەستێرەکان و بە تەلەسکۆبی تایبەتی ئاگاداری مانگ هەڵهاتن و
ئاوا بوون دەکرێت و ئەمە شوای کردووە کە ببێتە جێگەی سەرنجی هەر کەسێک کە سەردانی ئەو شارە بکات. خۆزگە لە کوردستان لە یەکێ لە شارەکانە شتێکی معماری سەرعێکی معماری دروست بکرایە کە ئێمە ژۆک و ئەندازیار بمانتوانێت دەوری خۆمانی تیا ببینین.